وافرۆشتیان نیشتیمان تاکەی میلەت ئەدۆشن ئێوە جاش و خۆفرۆشن هەردەم بیرمانەمێنێ خیانەتتان کردوێنێ. سەرەتا بەناوی خۆی گەورە و میرەبان وەکو دیارە ڕێکخراوی داکۆ وەک پیشەیە میشەیی بۆ داکۆکیکردن لە مافی گەلەکەمان چەندین چالاکی خۆپشاندارمان ئەنجام داوە لەبەردەم سەفارەت و کۆنسوڵی عێراق لەم وڵاتە و چەندین شوێنی جیاواز و شاری جیاوازی ئەم وڵاتە بۆی دانەکردنی خیانەتە ناشرینەکانی حیزب و کەسایەتە سیاسیەکانی نیشتیمان. وەکو دیار ئەم ڕۆگ و چالاکوانانی سیاسی کورد لە بەریتانیا و ڕێکخراوی داکۆک ئەم چالاکی ئەنجام دەدەین بۆ شەرمەزارکردنی ساڵیاتی گەورەترین خیانەتی دەسەڵاتدارانی کورد، ساڵیاتی کارەسات و خیانەتی 16 ئۆکتۆبەری ساڵی 2017 درود بۆ ڕۆحی پاکی شەهیدانی کوردستان و بەگشتی و شەهیدانی غەدەرلێکراوی دەستی ڕێبەری خەلەفا و بێئاگای پارتی یەکێتیە نێرین. سەری ڕێز و نەوازش لە ئاستی ئەو شەهیدانەیە نەویەکەین. 16 ئۆکتۆبەر خیانەتێکی نیشتیمانی دیکەی دەسەڵاتدارانی گەلی کورد بوو لە باشووری کوردستان دوای ئەوەی دەوڵەتی عێراقی فیدراڵ بەهێزی سوپا و بیلیشیا شیعەکانی حەشدی شعبی کەرکووک و ناوچە دابڕاوەکانی دیکەی کوردستانی داگیر کردەوە و هێزی پێشمەرگەش کەمترین بەرگری کرد بەهۆی ئەوەی سەرکردایەتی هێزەکانی پێشمەرگە لە ڕێکەوتنێکی ژێربەژێری پارتی و یەکێتی ئەو ناوچانەیان بەدەستەوە دابوو بەبێ ئەوەی هێزی پێشمەرگەی لێ ئاگادار بکەنەوە. ئەگەر چی ئەنجامدانی ڕفراندۆم لەلایەن پارتی و بنەماڵی بارزانانی و هۆکاری سەرەکی ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر بوو، بەڵام ئەوە هیچ لە ڕاستیەکە کەم ناکاتەوە. 16 ئۆکتۆبەر خیانەتێکی گەورەی لەبیر نەکراوە چونکە لەو ڕۆژەدا شکۆی پێشمەرگە و کورد شکێنرا و لە میدیاکانەوە سوکایەتی بە پێشمەرگەکرا وەکو پاڵەوانێکی هەڵاتوو لە شەڕ باسی پێشمەرگەکە لە کاتێکدا پێشمەرگە بێتاوان بوو چونکە لەلایەن سەرکردایەتی پارتی وێکێتیەوە ئەو ناوچانە بەبێ پلانی شەڕ ڕادستی هێزی عێراقی و میلیشەکانی حەشدی شعبی کرابوون. بۆیە ئێمە وەکو چالاکوانی سیاسی کورد لە وڵاتی بەریتانیا و ڕێکخراوی داکۆک ئەم خیانەتە شەرمەزارەکەین وەکو پەڵەیەکی ڕەش بە نێوچەوانی سەرانی دەسەڵاتی کوردیەوەی بینین چونکە بەهۆی ئەم خیانەتەوە لە 150 خاکی کوردستان لەدەسترا و سەرچەم ناوچە ئازادکراوەکان ڕادستی حکوومەتی عێراقی و میلیشەکانی حەشدی شعبی کرانەوە. لە کۆتاییە سەرشۆڕی و نەفرەت بۆ دەسەڵاتی بنەماڵی و گەندەڵ و خیانەتکار ئازادی بۆ گەل و نیشتیمان کیان و ئازادی خوازان سڵاوی خوای گەورەتان لێبێت. مێژووی دەسەڵاتی باشووری کوردستان کە هەردوو حیزبی پارتی دیموکراتی و یەکێتی نیشتیمانی نمایندەی دەکات لەگەڵ ئەو دوکانە سیاسیانەی ترکە بوونەتە کۆڵەکەی مانەوەی ئەوجود حیزبە پڕ لە نەنگی و نەهامەتی و ناڕەحەتی بۆ خاک و خەڵک وونەتەوە چەند جار ستەم دیدە و بێچارە و دەربەدەرکراوەکەی. ئێمە وەک ڕێکخراوی داکۆک لەم ڕۆژەدا کە ئەمانەوێت ئەم یادە پڕ لە شەرم و خیانەت و خاکفرۆشیە بکەینەوە تەنها بۆ ئەوە نییە کە بین و گربوونەوەیەکی ناڕزایی ساز بکەین و چەند وتار لێدوانێک بڵاو بکەینەوە و هەر کەسە بڕواتەوە بۆ لای ژیانە پەرت و بڕز لێبڕاوەکەی و ئیتر بەدوای دەرەنجامەکانیدا نەڕۆین. بەڵکو نەخێر بەڵکو ئێمە خواستمانە لەم ڕێگە مەدەنیەوە بتوانین ئەو خیانەتە شکۆشێن و خاک هەڕاجکەرە وەک پەڵەیەکی ڕەشی ئابروبەر بکەینە ناسنامەیەکی سەرشۆڕی بۆ ناوچاوانی ئەو دوو حیزبە خیانەتکارە و کارایەکی سەرەکی بین لە گەیاندنی ئەو ڕۆژە ڕەشانەی نیشتیمان بنەوەکانی داهاتوو و هەروەها بەشدار بین لە هۆشارکردنەوەیان بە جۆرێکی وا کە هیچ دەسەڵاتێکی تاگڕەوی خۆسەپێنی گەندەڵ ناتوانێت بە ئارەزووی خۆی چی بوێت کاتێک حەزەگڵاوەکانیان ویستی زوعاگ ئاسا خوێنی هاوڵاتیان بڕێژێ و دانوستاندن لە سەرخای کوردستان بکات و خەڵک لەگەڵ ئەو ملیشیا و کەسایەتیانەی کە دۆستی ئێستا و ناری ئەو کات بوون لە تەرازی بەرژەوەندخوازی خۆیاندا دوور لە حسابکردن بۆ بەها باڵاکانی هاوڵاتی بن و نیشتیمان. ڕێکخراوی داکۆک هیوای هەڵچنیەوە لەسەرنەوەیە کە لە داهاتوویەک نزیکدا بتوانێت لە پرسیینەوە لە هەموو ئەو بەناو بەرپرسانە بکات کە دەربەستی ژیان و ژینگە و سەلامەتی و ئازادی خاک و خەڵکەکەی نییە. ڕۆحی بەرەنگاربوونەوەی هەموو ئەو هێزە میلیشیانەی هەبێت کە لە 16 ئۆکتۆبەری ساڵی 2017 دانیوەی خاکی کوردستانی داگیر کرد بە ڕێنمایی و ڕێکەوتن و کارە ئاسانی سەرکردەکانی کورد. هەر لێرەوە داوا لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەکەین لەم سەروبەندی هەڵبژاردنەدا بیکەن بە فرسەدێک بۆ ئەوەی ئەو دوو حیزبە لە دەسەڵات دوور بخەنەوە بۆ جارێکیش بێت سزای خیانەتەکانیان وەرگرن پێش دادگایکردنیان. بە هەمومان پێکەوە بە هیواوە کار بکەین بۆ گەڕانەوەی 150 خاکی فرۆشرا و داگیرکراوی باشووری کوردستان و ناساندنی بکەرانی خیانەتی 16 ئۆکتۆبەر بەنەوەکانی داهاتوومان. ڕێکخراوی داکۆک بمەف و ئازادی 15 ئۆکتۆبەری 2025. لەبێ بە خێراتنی هەموو لایەکتانەکەم بەخێر بێن سەرچاو مای خۆشحاڵی سەربەرزیە کە جارێکی تر دیسانەوە کۆمەڵێک گەنجی ئازا کۆمەڵێک کەسی بوێر دلێر نەبەر خۆشەویست خۆنەویست کۆمەڵێک ڕۆڵەی کورد لێرە دووبارە کۆبووینەتەوە. ئەمڕۆ داکۆک لە 7 شاری جیاواز لە 6 شاری جیاواز و سبەینێش لە ئەنجومەنی لەندەن بە هەمان شێوە ساڵیادی خیانەتی 16 ئۆکتۆبەر دەکرێتەوە کە لە ساڵی 2017 بەداخەوە دوای ئەوەی کە
ڕۆڵەکانی هەرێمی کوردستان هەزاران شەهیدماندا قوربانیماندا لە پێناوی ئەوەی کە خاکی پیرۆزی هەرێمی کوردستان بپارێزین و ڕوبەڕووی گروپێک دەسەڵاتێک بووینەوە کە داعش بوو، دژی مرۆڤ و مرۆڤایەتی بوو. لە جیاتی هەموو جیهان ڕۆڵەکانی هەرێمی کوردستان شەڕی داعشیان کرد، توانیان هاوڵاتیانی هەرێمی کوردستان و هەموو ناوچانەی تر هەر لە کەرکووک و شەنگال و خانەقین و هەتاوە کۆگاتە جەلەولا و مەخمور و ئەو شارانەی تر هەمووی هاوڵاتیان بپارێزن و شەڕ بکەن لە جیاتی هەموو جیهان دژی ئەو هێزە نامرۆڤانە. بەڵام بەداخەوە دوای ئەوە کە سەرانی هەرێمی کوردستان بەبێ گەڕانەوە بۆ دەنگی ڕاستەقینەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان، بەبێ ئەوەی کە حساب بکەن بۆ هاوڵاتیانی بەشمەینەت و چەساوی هەرێمی کوردستان کە ساڵەهای ساڵە قوربانی دەسی ئەو دەسەڵاتن، ڕەفراندۆمێکیان ئەنجامدا، پاشان دەرەنجامەکەی ئەو بوو کە زیاتر لە 151 خاکی هەرێمی کوردستانیان بە ڕێکەوتنێکی ژێربەژێر لە پاش ئەو هەموو قوربانی تەسلیم کردەوە بە سەرانی هێزەکانی عێراق. بەداخەوە کە کۆمەڵێک هێزی میلیشیا لە ڕۆژی 16 ئۆکتۆبەرا دووبارە دەستیان گرتەوە بەسەر زیاتر لە 151 خاکی هەرێمی کوردستانە. ئەمڕۆ لەو ساڵیادا ئێمە ئیدانەیەکەین، شەرمەزاریانەکەین، پیانەڵین شەرمەزاری لای بەندە و خوابن لەم دنیا و لەو دنیاش، لەبەرەوەی کە ئەو میلەتە چەساوی دەستی ئێوەیە، ئەو میلەتە لە دوای ڕاپەڕینی ساڵی 1990ەوە هیوای لەسەریەوە هەڵچنیم و بەڵام ئێوە دژی میلەتەکەی خۆتانن، دژی مافی میلەتەکەی خۆتان. داوا لە کاکشاڵا محەممەد مەمەد نەکەین بۆ خوێندنەوەی وتاری خۆی. تان لێ چالاکوانان بەخێر بێن سەرچاوانم لە ڕۆژێکی ئەمڕۆدا لە 16 ئۆکتۆبەری ساڵی 2017 خیانەتێکی گەورە لەگەلی کولکرا بۆ هۆی داگیرکردنی بۆ ناوچە کێشە ناکۆک لە سەرەکان لەلایەن هەژدی شعبی وڵاتانی دراوسێ و ڕێکەوتنی ژێربەژێر لەلایەن پارتی و یەکێتیەوە کە تاوەکو دنیا ماوە گەلی کورباجی ئەو خیانەتەی داوە کە تا ئێستا ڕۆژانە خەڵکی پێدەوڵەمەند دەبن و پارەی ڕەش دەخەنە گیرفانەکانیانەوە، خەڵکانێک ئاوارە دەبن و دەربەدەر دەبن، ئیفلاسبوونیان پێوە بینیوە. لەبەرەوە گرنگە لە گەلی کورد لە 16 ئۆکتۆبەر بە خائین و خۆفرۆشان و بە نەفرەت بکەن و بۆ ئەوەی لەوە لە دوایینەوە بزانن و کە نایاران و دوژمنی کورد چەندێک بەهێز بوون هەرگیز ناتوانیوە چۆک بە کووردا بدەن ئەگەر خائین و خۆفرۆشەکان نەبن. هەر بۆشە هەروە دەگوترێت دارکرمی نەبێت تەمەنی 1000 ساڵە. مێژووی ئەم دوو بنەماڵەیە لە سەرەتای دروستبوونیانەوە پڕە لە خیانەت و خاکفرۆشی و خۆکوشتن و خاکفرۆشتی و کوشتن و زیندانیکردنی چالاکوانان و ڕۆژنامە نووسان و ئەوانەی بیرکردنەوەیان جیاوازە. هەر بۆیە دەڵێن سەرشۆڕی بۆ دەسەڵاتی کورد بۆ پارتی و یەکێتی. هیوادارم هەموو چالاکوانان بەشدار بن لە هەموو یادەکانیان و بەخێر بن سەرچاوانمە. بۆچی کەرکووکتان فرۆشت؟ ئەی یەکێتی خاک فرۆش! بۆچی کەرکووکتان فرۆشت؟ ئەی یەکێتی خاک فرۆش! کەرکووک دڵی کوردانە، نەکی حشت و بێگانە، کەرکووک دڵی کوردانە، نەکی حشت و بێگانە. بە خێراتنی سەردەم چالاکەوانی ڕێکخراوی داکۆگەکەین کە لێرە ئامادە بوون و لێرەدا یادێکەکەینەوە کە یادی 16 ئۆکتۆبەرە. لێرەیە یادێک بیری بنەماڵەکانەکەینەوانەیە کە وڵات لە ژێر فەرمانڕەوایی ئەواندا ناڕوا بڕێوە. ئێمە کە لێرە ئامادەین ڕوو لە یاسا و دادگا ئەکەین بۆ ئەوەی هەدەنگی هەموو چالاکەوانان کە لە وڵاتەدا هەیە و لە 7 شاری گەورەی بەریتانیا ئەنجام ئەدرێ بگاتە دەسەڵاتی ئێرە و لە دادگایەکی عادیلانەدا بنەماڵەکانی بارزانی و تاڵەبانی و حەشبی شەعبی کە دیادێکی ناخۆش لەم ڕۆژەدا ڕوویدا بۆ هۆی داگیرکردنی 151 شارەکانی کوردستان کە بە خوێنی دەیان شەیدی پێشمەرگە ڕزگار کرابوون. ئەوان لە پێناوی مانەوەی بنەماڵەیی خۆیانە شکۆی هێزەکانیان کێشایەوە و سازشتیان بۆ حکومەتی عێراقی کردەوە دووبارە، بەڵام لە یادیان چوو کە خاکێک خوێنی دەیان شەیدی تیا ڕژاوە کە لەم یادەدا ئێمە ڕێز و نەوازش بۆ شەهیدەکانە ڕێژین
کە بەرگریان لە شەڕا کرد و دژی داعشی دەچەپەڵ نەیتوانی ئەو خاکە داگیرکە، بەڵام بەداخەوە حکوومەتێک کە لە میلیشیا دەسەڵاتدار بوو توانیتی دووبارە ئەوەمان پیشان ناتوانێ کە یادێکی کۆنی مێژووی کورد بوو کە حکوومەتەکانی ڕژەمەکانی عێراق بەسەر میلەتی کووردا هێنایان و دووبارە داوا لە دادگای نێودەوڵەتی ئەکەین سەرانی تاڵەبانی ماسعود بارزانی و جەلال تاڵەبانی کە ئێستا باوێ تاڵەبانیە لە دادگایەکی عادیلانەدا دادگایەکی ڕەوشتی بەرز دادگایی بکرێن و تاوانەکانی شەهیدان و خاک لە ئەستۆیان بگیرێت. ئۆکتۆبەر زامێکی قوڵە بە جەستەی نیشتیمانەوە و یەکێک لە گەورەترین خیانەتەکانی جوت بنە ماڵە ئەوی 16 ئۆکتۆبەر کە فرۆشتنی 150 خاکی کوردستانە و لە دەستدانی 155 نەوتی هەرێمی کوردستانە، ئاوارەبوونی خەڵکی بێتاوان و کوشتنی پێشمەرگە و سووتان و تاڵانکردنی دەیان ماڵە. هۆکاری ئەم کارە ساتە بەهۆی سەقەتی و نەزانینی مەسعود بارزانی ڕیفراندۆمەوە بوو کە بەکەل لە ڕقی خۆی بەبێ گوێنەدانی دەنگی وڵاتان هەستا بەو ڕیفراندۆمە کە بووە هۆی ئاگربەردانی لەو دەستکەوتانەی کە کەلی کورد و لە شەڕی داعش کە بە خوێنی ڕۆڵەی کورد و پێشمەرگە بەدەستێنرا بوو. ئێستاش بانگەشەی دەنگە لە هەرێمی کوردستان هەموو حیزبە ساختەچەکان و بێشەرمانە خەریکی کۆکردنەوەی دەنگ و خۆڵ بکەنە چاوی خەڵکەوە. خەڵکی بە شەرەفی کوردستان کاتی ئەوە هاتووە کۆتایی بەم دەسەڵاتە فاشیلی یەکێتی و پارتێ بێنین فڕێی بدەینە زبڵدانی مێژووە و 35 ساڵ حکومڕانی بە خیانەت و فرۆشتنی خاکی کوردستان سەرکوتکردن و دەنگی ئازادی و تیرۆرکردنی ڕۆژنامە نووسان پڕ کردوێتەوە. زۆر سڵاوەڕێز بەهار تاکێک ئازادی خوازێکی ڕێکخراوە داکۆک من دویا بکورتی بێژم و ڕێکخستنە ئەوێ خڕبە بۆ نامادەبوونەمە ژبووی شەرمزارکردنە هەردوو حزبێت دەسەڵاتدار پارتی و یەکەتی بخیانەتە 16 ئۆکتۆبەرێ کۆبینانە حەشدە شعبی هەروەکی هەر تەژدە دیروکاوان هەردوو حزبەدا دووبارە دەبیت هەروەک چون پارتی حزبە بەحەسی ڕژیمە بەحەس داخلی کوردستان کردی ئەف جارەژی بە هەمان بهنە خیانەتی پارتی و یەکەتی لە 16 ئۆکتۆبەرێ حەشدە شعبی داخلی هەرێمێ کرد هەرێم نەها بووە جهێ هاتنە هەر میلیشاتێک و پارت و حزبەکە چەک هەڵگر ئارامی سەقامگیری لەژێر ئەوان دوو دەسەڵاتە پارتی و یەکەتی ئارامی و سەقامگیریە لەژێر ئاگیری واسنێکی گەرم و گور بەگۆر ئێمە هەوڵێەوەماندا کە 16 ئۆکتۆبەر دووبارە نەبێتەوە دروست نەبێت هەوڵێەوەماندا کە مادەی 140 جێبەجێ بکرێت بۆ ئەوەی کەوا ناوچە جێنشینەکانی کەوا کوردی لەسەر و کورد لێژێ بێتەوە سەر هەرێمی کوردستان و دەوڵەتی کوردی دروستکەن بەڵام هاتر 16 ئۆکتۆبریان دروست کرد و هەموو ناوچە کوردیەکانیان دابش کرد و تەوزیعیان کرد بەسەر حکوومەتی عێراق و حەشی شعبیدا کە وەکو ئێستاکە کورد دەناڵێنێت بەهۆی ئەو هۆکارەوە و زەویە کشت و کاڵەکانی کورد داگیر کراون تەنها لەبەر ئەوەی ئەم حکوومەتەی هەرێمی کوردستان لەبەر هەنێ مادە و هەنێ پارە و پول و نەوت و غاز و ئەم شانە بۆ خۆیان بیفرۆشن و بۆ سەرۆ و سامان کۆکردنەوە بوو بۆ ئەوە نەبوو کەوا میلەت ڕزگارکەن لەو نەهامەتیە و پێشمەرگیاندا بە قوربانی تەنها لەبەر خاتری خۆیان و ئێستاکەش وەکو دەیبینن پێشمەرەکان موچیان نییە هیچیان نییە ماڵیان نییە ژیانیان نییە زەویەکیان نییە تێبژێن هەروە کرێچین ئەیتر بەتەمان چی بەدەست بێنن لەم ئاخیرەیە هیوادارم خەڵکی دەنگیان پێنەدەن سوک و ڕسوایان بکەن بۆ ئەوەی جارێکی تر نێنە سەر ئەو کورسیە هێشتی شعبی تیرۆریست خاکی کوردان تۆی دەویست ئەندازیاری تاڵانی بارزانی و تاڵەبانی ئەندازیاری تاڵانی بارزانی و تاڵەبانی ئەمڕۆ ئەندامی ڕێکخراوی داکۆک لەژێر دوورشمی شەرمەزاری بۆ خیانەتکاران و داگیرکەران هەڵدەستی بانجامدانی چالاکیەک لە یادی خیانەتی 16 ئۆکتۆبەر کە 8 ساڵ لەمەوبەر پارتی و یەکێتی 150 خاکی کوردستانیان ڕادستی میلیشەکانی هەژی شعبی کرد میلیشەکانی هەژی شعبی زۆر درندانە سەدان هاوڵاتی کوردیان تیرۆر کرد دەستیان بەسەر هەموو زەوی و زاری و مولک و ماڵی هاوڵاتیانی کورد گرت لە ناوچە کوردنشینەکان لە هەموو لایەک ئەمەوێ بڵێم 16 ئۆکتۆبەر پەڵەیەکی ڕەشە بە ناوچەوانی دەسەڵاتی کوردی و لە هەرێمی کوردستان کە لەو کاتەدا دەستبەرداری لە 150 خاکی کوردستان بوون و ئێمە لێرە کۆبینێتەوە تاوەکو شەرمەزاری و یادە بکەین هیوامان دەخواست ئەو ڕۆژە یادی سەروەریەکان و دەستکەوتەکانی کورد و کوردستان بکرێتەوە بەڵام بەداخەوە بە هەر حاڵ بە هیوای باشبوون و دەستان خۆش دەست پێکەم کە ئەڵێ نەجاح لەو عند آلاف الأب ئەما یەتیم فەشل ئەمانەیە بڵین
ئەگەر شانزەی ئاب سەرکەوتنیە وایە ئێستا لە کاتی هەڵبژاردنانەیەکێتی و پارتییان کرد بە مزایدە و بە میلەتیان ئەفرۆشتەوە بەڵام بەهۆی ئەوەی کە شکستە هەتیوە باوکی نییە لێپرسینەوە نیە دیارە ڕەنگە میلەت کردبێتی لە 150 خاکی کوردستانیان تەسلیم کرد بە ڕێکەوتنێکی ژێربەژێر کە بە گۆشت و خوێنی پێشمەرگە و کۆمەڵک شەهیدی زۆر کە بە هەزارەها بوون گیرا بوو بەبێ ئەوەی هیچ شەرم بکەن بەبێ ئەوەی دادگایی بکرێن بەبێ ئەوەی لێپرسینەوەیان لێ بکرێ بەڵام من لێرەوە لەم کاتی هەڵبژاردنە بە میلەت ئەڵێم میلەت ئەبێ سزایامدا میلەت بچێتە سندوقەکانی دەنگدان و تۆڵەی خۆیان لێ بکاتەوە و بایکۆتکردن چارەسەر نییە بەداخەوە ئاڕاستەیەک میلەت بەرەو بایکۆت بەرێ بەڵام ئەو ئاڕاستەیە هەڵەیە ئەگەر نەچن بەرەو سندوقەکانی دەنگدان یەکێتی پارتی شانزەی ئۆکتۆبەر سیوێکی ئابی سودوی ئاب هەموو ئەو مێژوانەی کە هەیەی دووبارە و هەزاربارەیەەکە میلەتێکی زۆر بێەوەی چاوساوەی دەستی ئێوەی دزن جەردان هەزە بچس سەر ڕەحمەت لە کفندس میلەتان کرد دەربەدەر خۆتان بوون بە ملیۆنەر بۆ کوێی دەبەن خاک بەسەر ڕۆژی ئەکرێن دەربەدەر ئێمە هێزی داکۆکین بۆ ئێوە نارنجۆکین بۆ کام خەڵاتان بەرزە ئەبین بە مومەلەرزە ئامادەبوانی بەڕێز دەمەوێت بڵێم هەمیشە لە مێژوودا کورد پلانی لە دشگیراوە کەچی ئێمە هێندە بێتبەخت بووین کەوتینە سەردەمی دوو لە پیسرین عیسبەکانی مێژووی نەتەوەی کوردەوە دوو عیزب کە خوێنی یەکتریانە سەر مڵکی دەوڵەت فڕ کردووە دوو عیزب کە مێژووی هەردووکیان پیسە ئەمڕۆ یادی تێپەڕینی 8 ساڵ بەسەر ڕادەستکردنی کوردستان دەکەینەوە کاتێک پارتی یەکێتی ڕوونتر بنێم بنەماڵەی بارزانی تاڵەبانی خاکی کوردستانیان تەسلیمی وەحشەکانی عەشد شعبی کرد هەروەها ئەوە دەڵێم ئەگەر ئەو دوو بنەماڵەیە کەرامەتیان هەبووە دەستیان لە سیاسەت و حکومڕانی هەڵدەگرت بەڵام بینیمان هەر دەستیان هەڵ نەگرت بەڵکو 8 ساڵە لە دوای سەرشۆڕیەکانی ئۆکتۆبەری 2017 هێشتا بەردەوامن لە حکومڕانی کوردستان هۆکاری ماڵوێرانی نەفرەت لە خیانەتکاران وافرۆشتان نیشتیمان هەردەم بیرمان دەمێنێ خیانەتی کردتان دوێنێ سەری ڕەش و بارزانی هۆکاری ماڵوێرانی کاتتان باش ئەمەوێت لەم ڕۆژەدا سڵاو بنێرم بۆ گیانی پاکی ئەو شەهیدانێ گیانیان سپارت بەهۆی خیانەتی 16 ئۆکتۆبەری پارتی یەکێتی بەڕێزان پێویستە لەسەر هەموو تاکێکی کورد نەفرەت بکات لە یەکێتی و پارتی و ئەندامەکانیان کە چەندین ساڵە بوون بە هۆکاری برسێتی و نەهامەتی کوشت و بڕ بۆ سەر هەرێمی کوردستان و خەڵکەکەی وە هیوادارم لەم سەروبەندەی هەڵبژاردنەی عێراق کە بەڕێوەیە تونتر سزایان بدەن و بایکۆتیان بکەن و دەنگیان پێ نەدەن میلەت ئازادی ئەوێ تا پێی نەگا ناسرەوێ ئێوە سیمای نەکبەتین بۆ کوردستان مەینەتین هەردەم بیرمانەمێنێ خیانەتتان کردوێنێ تاکەی میلەت ئەدۆشن ئێوە جاش و خۆفرۆشن نەفرەت لە خیانەتکاران وافرۆشتیان نیشتیمان دابەزن لەو کورسیە میلەت هەمووی برسیە دابەزن لەو کورسیە میلەت هەمووی برسیە ڕەش و دەباشان میلەت برسیە بۆنان سەری ڕەش و دەباشان میلەت برسیە بۆنان دابەزن لەو کورسیە میلەت گشتی برسیە دابەزن لەو کورسیە میلەت گشتی برسیە حیشتی شعبی تیرۆریست خاکی کوردان تۆی نەویست